وەگاشکرایە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە کوردستان شتێکی نامۆنیە بۆ ڕۆژنامەنووسان. هەنێک کات باسکردن لە ڕووداوێک یان دەستبردن بۆ باسێک ئەبێتە هۆی دروستکردنی مەترسی لەسەر ژیانی ئەو ڕۆژنامەنووسە. سەبارەت بە دەستگیرکردنی ئەم دوو ڕۆژنامەنووسەی ئاژانسی ڕۆژنیوزیش بە هەمان شێوە شتێکی نامۆنیە، بەڵام لەگەڵەوەش پێویستە ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان و بێنە دەنگ لەسەر دەستگیرکردنی ئەم ڕۆژنامەنووسانە و لەگەڵەوەش داوا بکرێت هەمواری یاسای ڕۆژنامەنووسی بکرێتەوە، چونکە ناکرێت هەر ڕۆژنامەنووسێک لەسەر بابەتێک بدوێت یاخود بێوێت لەسەر بابەتێک بدوێت مەترسی لەسەر ژیانی دروست ببێت، هەنێک جاریش ئەگاتە کوشتن. حتمەن جیاوازی هەیە لە ڕۆژنامەنووسی کەناڵێک بۆ کەناڵێکەوە. ئاشکرایە کە نەیاری ئەم حیزبانی یاخود ئەم ئاژانسانە دیارن، لەبەرەوە هۆکارەکە بۆ ئەوە گەڕێنمەوە کە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەیانەوێت ئازادی ڕۆژنامەنووسان بە تایبەت ئەم ئاژانسانە بەرتەس بکەنەوە یاخود نەهێڵن لەسەر بابەتەکان بە ئازادانە بدوێن. یعنی بێگومان ئێمە ئەگەر دیقەت بدەین لە 28 ساڵ 29 ساڵی ڕابردووە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی حکوومەتی هەرێمی کوردستانە با بڵێن، هەمیشە ئەو دەنگەڕان ناڕازیانەی کە بڵند بووە بەرامبەر بەدەسەڵات بە حیزب بە جۆرێ لە جۆرەکان کراونەتەوە. لە شەهید بەکر عەلیەوە هەتا ئەگاتە شەهید عەبدولستار و شەهید سۆرانی مامەحەمە، زەردەش عوسمان، وەداد حسەین و شەهید کاوە گەرمیانی، ئەمانە دەلالەت لەوەیەکە کە ئەم دەسەڵاتە بە درێژایی مێژووی خۆی هەمیشە لە بەرامبەر کەسانی ڕۆژنامەنووس، کەسانی بوێر، کەسانی ئازادی خواست هەمیشە دژبەری بووە و تا ئەو شوێنەی کە توانی بێتی دژبەری خۆی فراوان کردووە تا بگاتە ئەو ئاستەی کە تیرۆریشیان بکات مەخابن، هەتاکو ئێستا ئەو کەسانی کە ئەو ڕۆژنامەنووسانە یا بەگشتی ئەو کەسە ئازادی خوازانەی کە لە بەرامبەر ئەو دەسەڵات و ئەو حیزبانەیە دەنگی هەڵبڕیوە، تاکو ئێستا ئەو کەسانە بەداخراوی ماونەتەوە مەخابن کە وەگەڵێ زوڵاڵە ئاشکرایە کە چێ ئەم تیرۆرانە بەڕێوە بات. سەبارەت بە ڕۆژنامەی ئاژانسی ڕۆژنیوزیش دیارە کە ئێستا ڕۆژنیوز یا ئەو کارمەندانە و ئەو ڕۆژنامەنووسانەی کە ئێستا لە ڕۆژنیوزدا کاری ئەخلاقی ویژدانی ڕۆژنامەنووسی خۆیان بەڕێوە ئەبن، دیارە ئەتوانین بڵێن زۆر بە ڕاشکاوانە ئێستا ڕۆژنیوز لە باشووری کوردستانە نوێنەرایەتی دەنگی و ڕەنگی حەق و ئازادی خوازی باشووری کوردستانەکە بەگشتی بۆ گەلی باشوور و بە تایبەتی لە ناو ڕۆژنامەنووسانە کە ئەتوانین بڵێن نوێنەرایەتی دەنگە ڕاستینەکەیەکە. بۆیە ئێستا ئاژانسی ڕۆژنیوز دەکرێتە ئامانج وەک بۆ خۆتان ئاگادارن و هەموو گەل ئاگادارە لە ماوەیەکی دوور درێژایە کە دوو ڕۆژنامەنووسی ئەو ئاژانسە دەستگیر کراوە مەخابن، هەتاکو ئێستاش لایەنی پەیوەندیداری حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەو ئاسایشەی کە بە ئاشکرا ئەو دوو ڕۆژنامەنووسەی گرتووە هەتاکو ئێستا بێدەنگی هەڵبژاردووە بە جۆرێ لە جۆرەکان خەڵەتاندن و یاخود بە جۆرێ لە جۆرەکان ئەم دەسە و دەستکردنی هەم ماڵباتەکەیەتی هەم ئاژانسی ڕۆژنیوزە. مژارەکە تەنها زۆنێک نییە، شارێک نییە، ناوچەیەک نییە، یعنی لە کەسایەتی ئاژانسی ڕۆژنیوزە دەیانەوێت تەواوی ڕۆژنامەنووسان ئەو کەسانی کە بوێرن، ئەو کەسانی کە توانایی ئەویان هەیە وەگەڵێ لەسەر پێی خۆیان بوەستن و دەنگی ئەم گەلە ڕاگەیەنن بە تەواوی ڕاگەیاندنکاران بە تەواوی میدیاکانی جیهان لە کەسایەتی ئاژانسی ڕۆژنیوزە دەیانەوێت کپی بکەن. بۆیە من وەک کەسایەتێکی سەربەخۆ ئەتوانم ئەوە ڕابگەیەنم لێرەیە کە ئەو کەسانی کە خۆیان بە نوێنەرایەتی ئەم گەلە ئەزانن و خۆیان بە ئەو کەسە ئەزانن کە هەموو ڕاستیەکان و هەموو ئەو ڕووداوانی لە ناو باشووری کوردستانە هەیە ڕای بگەێنن لە ڕێی میدیاکانەوە بە باشووری کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و بگرێت تا ئاستێکی باشیش بە جیهانە ئەوە لێدانە لە ئەوانش. ئەگەر بێت و ئەمڕۆ بێدەنگیەک هەبێت لە بەرامبەر ئەو دوو ڕۆژنامەنووسە لە بەرامبەر ئاژانسی ڕۆژنیوزە، بێگومان واتای ئەوە ئەگەێنێت کە ڕۆژێکی ژێت ئەو بێدەنگیە لەلایەن دەسەڵاتەوە بەسەر ئەوانە ئەچەسپێنرێت.